ڕەنگە پرسیار بکرێ بۆچی لە شوێنەکانی تر موچە دراوە و لە سلێمانی نەدراوە. مانگی دوو داهاتی نەوت 488 ملیۆن دۆلار بووە، واتە 37 دۆلار لە هەر بەرمیلێ مایەوە، 112 ملیۆن دۆلار عجز بوو. دەبوو لە داهاتی ناوخۆی سلێمانی 48 ملیۆن دۆلار تەرخان کرێ بۆ موچە، ئێستا ئەڵێن ئەم 48 نییە، بەبێ ئەوەی بزانرێ داهاتی ناوخۆ چی بەسەر هاتووە. هەولێر 64 ملیۆن دۆلار هەولێر و دۆک وەکو ئەو دوو ئیدارەی بەردەوام باسمان کردووە، سلێمانی ئەبێ 48 ملیۆن دۆلار لە داهاتی ناوخۆ بدرێ بە موچە. سەرباڵی جوڵەی خاڵە سنووریەکان و کۆی داهاتەکانی تر ئێستا ئەڵێن ئەم 48 نییە، ڕۆژانە شتێ لە پەروێزخان شتێ لە باشماخ ئەگەڕێتەوە و کەمەکەمە موچەیەکی بۆ داهینەکەن. ئایا ئەکرێ بەشێ لە خەڵک موچەی مانگی دوی وەرنەگرت بێ بەڵام هەر بۆ بڵێ وەرە موچەی مانگی 3 و 4 وەرگرە؟ بێگومان نەخێر. بۆیە ئیدارەی سلێمانی ئەوانەی لەوێ حکومڕانن لە سلێمانی کە جێگری سەرۆکی حکومەت و هاوسەرۆکی یەکێتیە بەڕاستی بەرپرسن لەمە. ئەم 48 ملیۆن دۆلارە بۆ نەبوو، ئەی بۆ پارمانجی دوو ئەم کاتان نەتوانرا لە داهاتی ناوخۆ 110 ملیۆن دۆلار بدرێ بە موچە، ئێستا نەک 48 ملیۆن دۆلار لە داهاتی مانگی دوو نەتوانراوە 20 ملیۆن دۆلاریش بدرێت. بۆیە ئەمە هۆکاری نەدانی موچەی ئێست لە سلێمان. بەڕێزان لە ئێستادا دڵنیاتانەکەمەوە، ئێستا بەڵگەکانی شەخەمە ڕووبۆتان داهاتی پێویست هەیە بۆ ئەوەی موچەی مانگی 3 بدرێت. چۆن؟ مانگی پێشوو کە نرخی نەوت تێکڕای برێن 97 دۆلار بووە، 488 ملیۆن دۆلار دراوە بە موچە، واتە 37 دۆلار بۆ هەر بەرمیلێک. ئەم مانگە نرخی نەوتی برێن تێکڕا گەشتووەتە 170 دۆلار. بۆیە بە هەموو حساباتێک بە حساباتەکەی سەرۆکی حکومەت کە لە ساڵ چلوویەکە تر باسی خوڕبەڵە و هیچ شوێنێکی تریش نەکەین، 550 ملیۆن دۆلار ێستا پارەی نەوت حازرە. لە داهاتی ناوخۆ تەنیا 50 ملیۆن دۆلار پێویستە. هەولێر 28 ملیۆن و نیو بدا کە بەس برایم خەلیل 50 ملیۆن دۆلارە. سلێمانی 21 ملیۆن و نیو بدا بۆ موچە، تەنیا پەروێزخان ئەم مانگە 34 میلیاردی دۆلار بووە، واتە 23 ملیۆن دۆلار بووە، جگە لە 200 ملیارەکەی بەغا. واتە داهاتی ناوخۆ و نەوت بە زیادۆ بەشی موچێکات جگە لە 200 ملیارەکەی بەغدا کە دەتوانرێت بۆ پرۆژە بۆ خزمەت گوزاریەکان بۆ تەرفیع بۆچی بەکار بهێردێ. بەڵام بەداخەوە نیەتەکە ئەوەیە لە 3 مانگەوە موچە دەست پێ بکە، بە خاوەخاو بڕوا درێژ بکرێتەوە تا بگاتە 15 مانگ و دواتر خاو بکرێتەوە بۆ ئەوەی نەتوانرێ یان نەیکەن پێش ڕەمەزان دوو موچە بدرێت پێش جەژن. لە کاتێکە بە حساباتی خۆیان ئێمە نا 600 ملیۆن دۆلار بۆ موچە پێویستە، بەس نەوت 550 ملیۆن دۆلارە، جگە لە 200 ملیاری بەخات جگە لە ئەوە و بەپێی هەموو دراسەکان مانگی ئایندەش نەوت هەر بەرزە بێ، چکە پەیوەندی هەیە بەو نیزاعاتەی بینی رووسیا و ئۆکرانیاوە. بۆیە ئێستا پێویستە هەموو لایەنە سیاسیەکان بەداخەوە بینن هۆڵی پەرلەمانمان لێ داخراوە، کۆبوونەوەی پەرلەمان ناکرێت، ئەبێ فشارەکان دەست پێ بکە کە یەکێتی و حکومڕانی سلێمانی بەرپرسنە و 48 ملیۆنە بدەن، مەعاشی مانگی دوی ئەوان تەواوکەن و لێرەش ئیتر ئەبێ موچەی مانگی 3 و 4 دەست پێ بکە. 100% دڵنیابن ئێستا موچەی مانگی 3 بە 300 میلیارد دیناری زیادەوە ئامادە. بەڵێ دیارە من بە بەڵگەوە قسەم کردووە، ئەوە بەڵگەکانمان خستە ڕوو، یعنی سلێمانی ناتوانێت 48 ملیۆن دۆلار لە داهاتی ناوخۆ بۆ موچە تەرخانکە، بە بەڵگەی فەرمی خستومانەت ڕوو پار ساڵ 161 ملیاری تەرخان کردووە کە 110 ملیۆن دۆلارەکە. بەڵێ من بە بەڵگەی فەرمی ئەڵێم وەزارەتی دارایی خۆی ئەڵێ خۆی عەلی ناڵێ ئەڵێ مانگی پێشوو کە 97 دۆلار بۆ تێکڕای برێن 488 ملیۆن دۆلارم داوە، ئێستا 170 دۆلارە، لە 97 بۆ 170 دۆلار ئێمە تەنیا 5 دۆلارمان زیاد کردووە، پێ خۆی 20 دۆلار زیاد بوو ئێمەڵێن با 5 زیادکە، بە حسابی لە ساڵ چلوویەکەکەی حکومەت 550 ملیۆن دۆلارەکە، 50 ملیۆن دۆلار عجزە. من ڕۆژانە بە دواچوون بۆ هەموو داهاتی خاڵە سنووریەکانەکەم، پەروێزخانی ێستا هەموو ڕۆژە نزگەی ملیارێک و 100 ملیۆن دینارە، برایم خەلیل نزگەی 2 ملیار زیاترە، بەس بە پەروێزخان و برایم خەلیل تەواوکاری موچە بەنەوتەوە بە زیادەوە دابینەکرێت جگە لە خاڵە سنووریەکان تر. چێ لێی بەرپرسە من بە ڕوونی وتومە، چێ حاکمە لە سلێمانی؟ جێگری سەرۆکی حکومەت
و هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی وەک ئەوەی لە برایم خەلیل و فیشخابوون کێ بەرپرسە سەرۆکی حکومەت بەرپرسە ئیتر خۆ زۆر بەڕوونیەڵێن یعنی سێ کەس بەرپرسن لە حکومڕانی لە وڵاتە. کاک عەلی کەمێک لەمە پێش کاک عەلی ئێستا دوو ئیدارەیەکی 100% هەیە لە کوردستانە نەوتەکە دابەشەکرێت پارەی نەوت کەیێتەوە 43 بە 57 بۆ هەموو مەشارێعەکان هەر منتیقێ بەداهاتی خۆیەکە دەرمان هەر منتیقێ بەداهاتی خۆی زبڵ هەر منتیقێ بەداهاتی خۆی تەواوکاری مونچەش هەر منتیقێکە بێ بەداهاتی خۆیکە بۆیە دوو ئیدارەیەکی 100% هەیە